Yeah. Look at the tattoo. ئێمە ئامێرکی پێشکەوتی تاتومان دروست کردووە. ئاسانکەری زۆر دەکات بۆ نەخشاندین هەر وێنە و دیزاینێک کە بەکارهێنەر خواسێتی لە چەند چرکێکدا. شێوازی کارکردنی ئامێرکە زۆر ئاسانە، بەکارهێنەر وێنەکە دەبژێرێت و بە بلوتوس بۆ ئامێرکی دەنێرێت و ئەو بەشەی دەمانوێت تاتۆکەی لەسەر بنەخشین دەیخێنە بەر ئامێرکە و ڕاستەخۆ تاتۆکان بۆ دادەنێت. هیچ زیانێکیشی نییە، چونکە دەکرێت بە ئاسانی بە ئاو یاخۆت بە سابوون بەبێ هیچ مادەیەکی کیمایی لا ببرێت. Safe to use. Also is certified by FDA. 왜 꼭 내가 할 때 촬영을 하시지? بەڵێ ئێمە ئامێری پرێنتی ڕەنگاوڕەنگ بە پشبەستن بە بزوێنەری کارەبایی بەکاردەهێنین. ئەوەش بەلای هەندێک کەسەوە شێوازێکی کۆنا. هاوشۆی ئەو ئامێرە پرنتەرە لە شوێنی کارەکاندا هەیە، بەڵام لە ڕاستیدا جیاوازێکی ئەوەیە ئەم ڕەنگانەی ئێمە لەم ئامێردا بەکاری دەهێنین ڕەنگەکانی جوانکاری ڕوخسارن وەکو ماسکارا و چەند شتێکی تر کە لە زۆرێک لە وڵاتانی جیهانی ئەوروپا و ئەمریکا بەکاردەهێنین. And it's also compliant with the FDA regulations, so it's safe for your skin. That's it, just wait for it, maybe relax your hand. There you go. We sell the device for 200. ئامێرکە بەرامبەر $269 ئەمریکی دەفرۆشین و زیاتر لە 1000 دیزانی سەری ئەسپ و گیاندارانی تر و 1000 وێنەی جۆراجۆری دۆلفینی تێدا خەزم کراوە. دەتوانرێت زیاتر لە 500 وێنەی نەخشێنراوی تری تێدا خەزم کرێت. ئەمەش سەرباری ئەوەی ڕەنگەکانی تاتۆکەی زیانێکی تەندروستی نییە و بگرە هەندێک جار وەکو پاکەرەوەیکی پێویست بۆ پێست بەکاردهێنرێت. Except that, on top of that, you also have the access to more than 5,000 designs created by professional artists and tattooists. So